ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ بەکارهێنانی ئازادانەی مادەی هۆشبەر لە پارکەکانی شاری سنا، سووتاندنی دارستانەکان لە بانە و لە ناوچوونی ژینگە، سەپاندنی سزای زیندان بەسەر مۆژگان کاوسی لە شاری ساری، خۆردمانی بەردەوامی ناوچە شاخاویەکانی دهۆک لەلایەن تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئاغاجاری، کۆبوونەوەی ناڕزایەتی فەرهەنگیان لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری، کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی 1401 لە تاران، دوورخستنەوەی چالاکێکی سنفی فەرهەنگیانی خوزستان لە سەرکار و سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر حەمید ڕەزا غەریبی. درێژە هەواڵەکان بەکارهێنانی ئازادانەی مادەی هۆشبەر لە پارکەکانی شاری سنا بەپێ هەواڵی گەیشتوو گەنجان و مێرمنداڵانی شاری سنا بە ئازادانە دەتوانن مادەی هۆشبەر بکڕن و لە پێشچاوی جەماوەری خەڵک لە نێو کۆڵان و پارکەکانی ئەو شارەدا بەکاری بێنن. هاوکات لەگەڵ ساڕۆژی هێرشی وەحشیانەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان پاش ڕووخانی حکوومەتی پەهلەوی، یەکێک لە دەستکۆسەکانی کۆماری ئیسلامی بینینی ڕۆژانەی گیرۆدەبوانی مادەی هۆشبەر لەسەر شەقام و کۆڵانی شارە جۆراوجۆرەکانی کوردستان و پەرەسەندنی ئەو دیاردەیەیە. بە وتەی هاونیشتیمانیان، مامورانی دەوڵەت خۆیان لەگەڵ فرۆشیارانی مادەی هۆشبەر هاوکاری دەکەن و سوپای پاسداران وەکو گەورەترین مافیای مادەی هۆشبەر لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە ئەنقەس هەموو جۆرە مادەیەکی هۆشبەری سەنعەتی و خۆماڵی لە نێو مێرمنداڵان و گەنجانی کوردستاندا بڵاو دەکاتەوە. سووتاندنی دارستانەکان لە بانە و لە ناوچوونی ژینگە بەپێ هەواڵی گەیشتوو پوش و پاوان و دارستانەکانی گوندی کوێرەگوێزی بانە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگرراوە و هەوڵی ژینگە پارێزان بۆ جامرکانەوەی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. بەپێوە دیمەنانەی بەدەستمان گەیشتووە، ئەنجامانی ئەنجومەنی پاژینی بانە سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکان، بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە و نەبوونی ئیمکانات نەیانتوانیوە کۆنتڕۆڵی بکەن. ئەنجومەنی پاژینی بانە داوای لە خەڵکی شاری بانە و گوندەکانی دۆروبەری کرد بە هەنایانەوە بچن و ڕێگە نەدەن کەسانی هەلپەرست سروشت و ژینگەی کوردستان لەناوە بن. سەپاندنی سزای زیندان بەسەر مۆژگان کاووسی لە ساری. مۆژگان کاووسی مامۆستای زمانی کوردی و چالاکی مەزەنی خەڵکی مازندران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. مازیار تاتایی پارێزەری مۆژگان کاووسی لە پەیامێکدا ڕاگەیاندووەکە حکمی پێشووی 61 مانگ زیندانی ئەو چالاکە مەدەنیە پاش دەربڕینی ناڕزایەتی و ناردنی پەروەندەکەی بۆ دیوانی باڵای وڵات بۆ 12 مانگ کەم کراوەتەوە. شاینی باسەکە مۆژگان کاووسی پێشتر و لە سەردەمی شۆڕشی ژینەش چەند جار بانکێشت و دەست بەسەرکرا و پێشینەی زیندانی هەیە. بردومانی بەردەوامی ناوچە شاخاویەکانی دهۆک لەلایەن تورکیا. ئەرتەشی تورکیا ڕۆژی شەممە 27 گەلاوێژ ناوچە شاخاویەکانی دۆروبەری پارێزگای دهۆکی بە چڕی بردومان کرد و زیانێکی زۆری بە ژینگەی گەیاند. بەپێو ڤیدۆیانە لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دارستانی گوندەکانی پەرخ و قەروسکی سەر بە پارێزگای دهۆک بەهۆی بردومانەکانی تورکیا ئاگری گرتووە و خەڵکی ناوچەکە ناوێرن هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بدەن. لەلایەکی دیکەوە پوش و پاوانی گوندەکانی میجی و بۆرجیناش لە ئاکامی هێرشە ئاسمانیەکانی تورکیا ئاگری گرتووە و هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە. جێگەی ئاماژەیەکە بەهۆی داگیرکاریەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بەدەیان گوند چۆڵکراون و چەندین هاوڵاتی کوژران و بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئاغاجاری. بەیانی یەکشەممە 28 گەلاوێژ کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئاغاجاری دژ بە دۆخی خراپی پیشەی و مایشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست
بەکردەوە جەرهاتنی چەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت وەلانانی یاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لە سەرکار لابردنی بەڕێوەبەرانی ناکارامە وەلانانی جیاوازی پێداچوونەوە بە ئەساسنامەی سندوقی خانەنشینی دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆچایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی فەرهەنگیان لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری. معلیمانی پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری ڕۆژی شەمە 27 گەلاوێژ دژ بە ناڕوونی چارەنووسی پرۆژێ مەسکەنی فەرهەنگیانی ئەو ئۆستانە کۆبوونەوە. بە پێزانیاریەکان ڕێکراوی پشکنین لە فەرهەنگیانی ئەو پارێزگایە 240 ملیۆن تمەنی بۆ دروستکردنی خانوو وەرگرتووە، بەڵام هێشتا بەڵێنەکانی بۆ ڕادەستکردنی خانووەکان لە کاتی خۆیدا جێبەجێ نەکردووە و معلیمان چاوەڕێی تەواوبوونی پرۆژەکەن. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی 1401 لە تاران. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1401 لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بوژێ ڕژیم لە شاری تاران ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی فەرهەنگی خوازیاری پێدانی جاخوازیە دۆخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، بەڕێوەچوونی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. دوورخستنەوەی چالاکێکی سنفی فەرهەنگیانی خوزستان لەسەر کار. کەوکەب بۆ داغی پێگا چالاکی سنفی فەرهەنگیانی خوزستان بە فەرمانی لێژنێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەروەرشی ئۆستان بۆ ماوەی 4 مانگ لە کارەکەی دوورخرایەوە. بە پێ راپۆرتی شۆڕای هەواهەنگی و ڕێکراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، لێژنێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هێڵە ئێداریەکانی ئامۆزش و پەروەرشی خوزستان ئەو معلیمەی بە بیانووی ئەندامبوون لە گروپی واتساپی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی نایاسایی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران و ناردنی وێنە و گرسە ڤیدیۆ بۆ کاناڵی ئەو شۆڕایە بۆ ماوەی 4 مانگ لە کارەکەی دوورخستوەتەوە. سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر حەمید ڕەزا غەریبی. حەمید ڕەزا غەریبی چالاکی مەجەنی خەڵکی ساوە کە ماوەی بەندکرانی لە زیندانیە و شارە تێپەڕ دەکات لە پەروەندەیەکی تازەدا بە 2 ساڵ زیندان مەحکوم کراوە. حەمید ڕەزا غەریبی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی شارستانی ساوە بە تۆمەتی بێڕێزی بە خامنەئی بە 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعلیقی مەحکوم کرا. پاش سکاڵای دادستانی حکمەکە بۆ 7 مانگ و 16 ڕۆژ زیندانی تەعزیری گۆڕدرا و ئەو بەندکراوە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەشکرا. لە ڕۆژانی ڕابردووشدا و بەندکراوە لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام بە 2 ساڵ زیندانی تەعزیری دیکە سزادراوە. گیرخواردنی 145 هاوڵاتی ئیسفەهانی لە نێو ئاسانسۆر بەهۆی نەبوونی بەرق. بەڕێوەبەرایەتی قێرانی ئۆستانداری ئیسفەهان ڕۆژی شەمە 27 گەلاوێژ ڕاگەیاند 145 شارۆمەندی ئیسفەهانی بەهۆی بڕینی کارەبا لە نێو ئاسانسۆرەکاندا گیریان خواردووە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم، بڕینی بێ بەرنامەی کارەبا لە پارێزگای ئیسفەهان زیانێکی زۆری لە کەسب و کارە سەنعەتیەکان داوە و کار و شالاکی ڕوتینی نەخۆشخانە و بانکەکان بەهۆی نەبوونی بەرق ڕاگیراوە. هەروەها ترافیک و خرەباڵغیەکی زۆر لە نێو شەقامەکانی شاردا دروست بوو. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی سووریا دژبە بەشار ئەسەد. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ دانیشتوانی پارێزگای سویدای سووریا بۆ جارێکی دیکە دژ بە دەوڵەتی بەشار ئەسەد ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. خەڵکی ناڕازی پارێزگای سویدا ماوەی چەند مانگە بەردەوام لە ئاز سەرکۆزگەریەکانی دەوڵەتی بەشار ئەسەد خۆپیشاندان دەکەن و تا بە ئەمڕۆ چەند ناڕازی بە چەقەی هێزانمینیەکان کوژراون و بریندار بوون. خۆپیشاندەرانی سویدا لە ئازگرانی، بێکاری و هەڵاوسان ناڕازین و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەشار ئەسەد و هەڵبژاردننی پێشوەختە بە چاودێریە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بوون.
شاینی بەسەکە هاوکات لەگەڵ خۆپیشاندانی خەڵکی باشووری سووریا دژ بە حکوومەتی ناوەندی دانیشتوانی پارێزگای ئیدلەبیش دژ بە گروپی تیرۆریستی بەرەی نوسرا خۆپیشاندانیان کردووە و خۆزگاری چوونە دەرەوەی چەکدارانی ئەو گروپە لە پارێزگای ئیدلەب بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و سوودە.